ماڵسە زەناسڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە هەنگاوە کرداریەکانی بەستنی چوارەمین کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بەردەوامەوە هەموو لایەکەزانن لا قۆناغی یەکەمدا کۆبوونەوە گشتەکان ئەنجامدرا کە سەرجەمەندامان و کادرانی کۆمەڵی ئیسلامی بەشداریان تێدا کرد و تێدا نوێنەرەکانی خۆیان دیاری کرد بۆ ئەوەی کە لە کۆنفرانسە ناوچەیەکان بەشدار بن ئەو نزیکەی مانگێکە کۆنفرانسە ناوچەیەکان دەستی پێکردووە و ئێستاکە زۆرینەی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆنفرانسە تێدا ئەنجام درراوە و بەرپرسی نوێیان هەڵبژاردووە و هەروەها ئەندامانی کۆنگرەیان دیاری کردووە. لە ئێستادا کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندی سلێمانی بەڕێوەچێکە یەکێکە لە مەڵبەندە سنوور بەرفراوەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ژمارەیەکی زۆر ئەندامی کۆنفرانسی هەیە و لێرەدا ئەندامانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەشێکیان ئەندامی کۆنفرانس بوون لەم ناوچەیە و تێدا هەڵبژاردن کرا و ئەو بە زۆرینەی دەنگ بە ڕێژەی زیاتر لە 90 باڵای شێخ موحسین حسێن بابەرپرسی نوێی مەڵبەندی سلێمانی دیاری کرا و لە ئێستادا ئەندامانی کۆنفرانس سەرقاڵێون کە لە گروپاتەکاندا تاوتوی ئەو ڕەشنووسە بکەن کە ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆ بکەن کە خراوەتە بەردەستیان من بۆ قسەکردنی زیاتر لەسەر کۆنفرانسی مەڵبەندی سلێمانی و دوای ئامادەکاریەکانی بەستنی کۆنگرەی چوارەمە ڕۆمەلا بەرز کاژانگیر ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە کاژانگیر سڵاو لێبێ سواز بۆ دەرفەتە پێمان بڵێ ئەمڕۆ لە کۆنفرانسی مەڵبەندی سلێمانی چیتان کردووە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاستان دەکەم بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە دیارە ئێمە و لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ هەستاین بە بەڕێوەبردن و ئەنجامدانی کۆنفرانسی ناوچەی سنووری مەڵبەندی سلێمانی کە خۆی لە گەورەترین مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیدا دەبینێتەوە لە ڕووی ژمارەی ئەندامانی کۆنفرانس و لەوەی ژمارەی دەنگەکانی هەڵبژاردنەکان. ئێمە بە پێی کارنامەی کۆنفرانسەکان کە کارنامەیەکی یەکپارچەیە لە هەموو مەڵبەندەکان پیادەی دەکەین یەکەم کارمان بریتە لە هەڵبژاردننی بەرپرسی نوێی مەڵبەند بۆ 4 ساڵی داهاتوو کە بە پێی پێڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی پێویستە بەرپرسی مەڵبەند لە کۆنفرانسی ناوچەیی هەڵبژێردرێت. کاری یەکەمان ئەو بووە سەرکەوتووی ئەنجامماندا و کاری دووهەمی کۆنفرانس بریتە لە مناقەشەی پێڕەوی ناوخۆ ڕەشنووسێک ئامادەکراوە بۆ پێڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی بۆ 4 ساڵی داهاتوو لە کۆنفرانسەکاندا مناقەشەی لەسەر دەکرێت و ڕاستپاردەی نوێی دەنووسێتەوە و پێشنیاری نوێی بۆ دێت لە کۆنگرەدا قسەی لەسەر دەکرێت. باشە تا ئێستا هەنگاوەکانی بەستنی کۆنگرەی چوارەمەوە کۆنفرانسە ناوچەیەکان چۆن بەڕێوە چووە چە مەڵبەند ئەنجامیداوە چە مەڵبەندمان؟ دیارە ئێمە 12 مەڵبەندمان هەیە مەڵبەندێک لە دەرەوەی کوردستانەوەتە لە ئەوروپا و هەندەرانە 11 مەڵبەندش لە ناوخۆی کوردستاندا. ئێمە تا ئێستا 9 مەڵبەندمان تەواو کردووە 3 مەڵبەندماوە کە ئەویش هەمویان بەرواریان بۆ دیاری کراوە لە کۆتایی قۆناغی دووهەمی کۆنگرەی چوارەم نزیک دەبینەوە کە کۆتایی هێنانە بە قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان. زۆر باشە کاژانگیر پێمان بڵێ کە ئەگەری بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کەیە وە لە چ کاتێکە؟ جیازی کۆنگری ئێمە جیازە لە حیزبەکانی دیکە چونکە ئێمە سیستەمی نوێنەرایەتی پێڕۆ دەکەین پێویستە بە هەڵبژاردن ئەندامانی کۆنگرە بێنە ناو کۆنگرەوە تا کاروباری کۆنفرانسەکان تەواو نەبێ و زۆرێک لە کارەکانی کۆنگرش تەواو نەکەین ناتوانین بڕیار لەسەر بەروارێک بدەین بۆ کۆنگرە چونکە جگەلەوەی کە با بڵێ ڕەهەندێکی ناوخۆی حیزبە ئێمە کە کۆنگرە دەکەین ڕەهەندێکی دەوڵەتی و یاساییشی وەگرتووە و هەندێک ئیجراعاتی ئیجراعات و ڕێوەشوێنی یاسا و گەشتوێنی کۆمسیۆنی باڵاشی پێویستە ئەمانەوا دەکات کە تا ئێستا ناتوانین کاتێک دیاری بکەین بەڵام لە قۆناغەکانی کۆتایی نزیک بووینەتەوە. زۆر سپاس بۆ بەڵێز کاک جانگیر ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەکە زانم لەمە زانیاری زیاتر پێبن لەسەر کۆنفرانسەکە دیارە وەک ئەزانن لە ئێستادا ڕێکارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامە و لێرەش لە کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندی سلێمانی ڕێکاری تەندروستی تایبەت گیراوەتە بەر بۆ ئەوەی کە کۆنفرانسەکە بە سەرکەوتووی بەڕێوە بچێەوە بە تەندروستێکی باش بەڕێوە بچێەوە تیمێکی ڕاهێنراوی نەخۆشخانەی بەخشین لێرە ئامادەگییان هەیە و ڕێنمایی پێویستیان داوەتە ئەندامانی کۆنفرانس و چەندین ڕێکاریان کردوتە بەر بۆی کە کۆنفرانسێکی تەندروست بەڕێوە بچێت. دیارە کۆنفرانسە ناوچەیەکان لە ئێستادا تەنها 3 مەڵبەندی ماوە مەڵبەندی هەڵەبجە و مەڵبەندی ڕانیە هەروەها مەڵبەندی دووەک دواتر دوای کۆتایی هاتنی کۆنفرانسە ناوچەیەکان لەم 3 مەڵبەندەش ئەو کاتە قۆناغی دووەم تەواو دەبێت لە ئامادەکاریەکانی بەستنی کۆنگرە و دەکەوێتە سەرەوەی کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بەڵێ ڕاستی هەمە ئەمین پەیامنێری پەیام زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لەگەڵمان بوو.